ئەمن ناوم حاجی شێرزاد شکور ئیسماعیلە مامۆستای خانەنشیم ماوەی 57 ساڵە ئەو دوکانەمان هەیە. ئەو دوکانە لە بابم لە بۆ من مایتەوە. بابم ئێستا تەمەنی زۆر بووە ناتانی لە دوکانی ڕاوەستی. بە حکمی ئەوەیە من مامۆستای خانەنشم دوکانەکە لە ئاخیری لە بۆ من مایتەوە. کاتی خۆشی عمرم 12 ساڵ بووە ئەمن هەر لەو دوکانەی بوومە. ئێستاش هەر لەو دوکانەیمە. پیشەی مەوادی خەیاتی دەفرۆشین ئەمە پێویستەکانی بەرگ دوورەکان یانی ئەوانی خەیاتن دێن کاتی خۆی ئەو شتانە کەم بوو دەبایە ئەمە بچین لە بەغدایە ئەو شتێ بکردن ئێستا لە خوای بەزیادبی ئەو دوکانانەی کەوەچی منن لەو منتیقینە ئەگە شتێکیان بەدەست نەکەوی بەو ئافرەتەی یان بەو خەیاتەی دەرێن بڕۆ دوکانی مام شکر بابمە ئەو تەرازوە بەڕاستی ئەمە شانازی پێ دەکەین لەبەر ئەوەی عمری ئەو تەرازوی 56 ساڵە بابم زۆر حەزی کرد ئەوەی بینی ئەو کاتی بابم ئەوەی بە 500 دیناری ئەسلی کڕی. بەڕاستی باویمە لەو دوکانەی ئەو ئامۆژگارەیانەی مەی دەکرد دەگۆ دەبی مەتریمە لە مەتری خەڵکی زیاتر بی. عمرم 12 ساڵ بووە تەڵەبە بوویمە هەتا بوویمە مامۆستا پاش دەوامی ئەمن یارمەتی بابمدا. زەمەنی پێشان ئەو شتە نوێیانەی ئێستا کە هەیە ئەوانە نەبوو زۆر لە خوای بەزیادبی ئێستا شتی نوێ لە بابەتی ئیشەکەیمە زۆر بووە. ئەو پیشەیە ئەمن دەکەم حەز و خولیایە لەبەر ئەوەی ماوەی زۆر ئەمە ئەو سەنعەتەی دەکەیت لەوانەیە زۆر ئیشیت کە هەیە ئەگەر ئەمە لەو دوکانەی بکەین لەوانەیە خێر و قازانجیشی زیاتری برێن مەسەلەن ئێستا لەوانەیە دوکانێک لە تەنیشتم لە لاستیقەی 5 نەوعی هەبی ئەمن 25 نەوعم دێدەگەی ئەو ئافرەتەی دێ کە سوال لە من دەکا کە ئەو نەوع لاستیقانەی پێ پیشان دەدەم حەیر دەبی یەکەکی هەر دەباتن. حەز و خولیایە زۆر ئیشەکەی خۆم خۆش دەوێ بەڕاستی.